یان جی ده هجمارا کورسیان دا بگشتی لسر آستی عراق و هرما کردستانه وان پرسان و زدتر جه دکتور غالب دعمی شروع سیاسی و دستوری جبغداد پرسم دکتور غالب تو بخیرات یا کردستان 24 جناب هوا هزا پارتی ده هجمارا کورسیان وان دا بینیتن یان جی هزا پارتی ده آوای سیاست کرنا وان دا بینیت واربا سپاس بۆ میوانداریکردنم بەر لەو پرسیارە من لە ڕێگەم بەرەو ستۆدیۆ بیرم بێ مەکناڵە بەڕێزەکەتان بیرم لەوە دەکردەوە ئایا پارتی دموکراتی کاریگەری بە ڕێژەی کورسەکانە یاخود بارستایی و قورسایی سیاسی خۆی لە ناوچەکە و عێراق و نێودوڵەتی بەڵێ بۆ لەگەڵ ئەو ڕوانگەیەم کە پارتی دموکراتی کوردستان ئەگەر 20 کورسی بێنێتیان کەمتریش لە هەمووان بەهێزترە یاخود یەکسانە لە پرۆسەی سیاسی واتە لایەنی پشتی شێری بەردەکەوێت لە بارستایی و قورسایی چکەمە شتێک نییە پابند بێن بە ژمارەی کورسەکان یاخود پۆست و پایەکان بەهۆی کاریگەری پارتیەوەیە لەسەر هاوکێشە نێوخۆیی و نێودەوڵەتەکان کە وای کردووە گەلی عێراقی بەگشتی ڕێزی بگرن و متمانەی پێ بکەن نەک تەنیا لە کوردستان بەهۆی ئەو پێشکەوتنەی کە لە بژانەوە و لە بیناکاری و گەشەکردن لە شەقلاوە لە سۆران لە میراوە لە دۆک لە هەمووی تێبینی دەکرێت کە بەردەوام پڕۆژە بەڕێوە دەچن پرۆژەی مەزنن. باشە هێژای غالب نوکە ئاخفتنێک هەیە ژلای محەممەد حەلبوسی سەرۆکی پێشترێ پەرلەمانی عێراقێ و پێشەنگیا بەشێکی لاەنێن سیاسی یانژی نەتەوە بێکاتەیە سنی لە عێراقیتکەتن چاوێوان لەیە و پۆستێ سەرۆککۆمارێ عێراقێ بوو پێکاتەیە سون نەبیت یا عەرەب ئایا ئەف جەختە ئەو دکەن و تێکدانا وێ عورفێ سیاسیە ji piştî sala 2003 yani Iraq li ser hatî mesela serokkomar bû Kurdanê û pêda here mesela serok wezîr bû şîeyane serok perleman jî bû Suneyane. Ev dêbîte egerê têkdana proseya siyasî li Iraqê di alûziyan zêdetir ketin? ئەمان نەریتێکی سیاسی وەکو ئاماژت بۆ کرد جەنابچان بەڵام دەستور نییە دەکرێت سەرۆکوەزیران لە کوردستانەوە بێت لە ئەنباڕیشەوە بێت بە هەمان شێوەش سەرۆکی کۆمار یان سەرۆکی پەرلەمان بەڵام نەریتە ئەو نەریتە ڕێکەوتن لەسەر کراوە بەو شێوەیە ئافرێنراوە کارجێڕی و بەڕێوەبردننی وڵات لە دەست پێکاتەی شیعە بێت و بەو شێوەیە بۆ پێکاتەکان دیکە داڕژراوە بۆیە سەرۆکایەتی کۆمار ناکرێت چونکە ناکۆکە لەگەڵ تێکڕای لیستە سیاسە سونەکانی دیکەش واتە تەنیا بەخواستی خۆی نابێت سیواش کورسی زیاتر دژەکن لەگەڵ ئەو بۆ چوونە چونکە پەرلەمانیش دەسەڵاتی زیاترە لە دەسەڵاتی سەرۆککۆمار پێگەی ئەو تەنیا پارێزگاریکردنە لە دەستور و هێمایە بۆ عێراق بۆیە بۆ هەرێمی کوردستان و کورد باشترەمە ئەو ڕایە گشتەوە ساڵەیە لە بەغدا. باشە هێژای غاڵب وەکێ شروعکاری سیاسی و دەستوری حەزکەم بزانم ئەگەر پارتیا دموکراتە کوردستانê ئەو قەس پروژه ئەنجام نەدابان لەسەر ئاستی کوردستانی هەندە ئاوێدانی و ژێرخان دروست نەکربە ئایا پارتی داگەهیتە زیدەتر 1 ملیۆن دەنگان هین دزانن یعنی حتا لەسەر ئاستی عێراقیژی لە نەینەوە کە دویەم پارێزگەها عێراقەیە پارتی بووە هێزایەکەم ئەگەر ئەف پروژە نەبان ئایا پارتی 10 ملیۆن دەنگان دەرباسکێت؟ تەماشاکە بەڕێزم من زۆر گەشتم کردووە بۆ کوردستانم بینیوە تابەت دۆک هەولێر سۆرانە و ناوچانەم بینیوە ئەوەی کە تێبینیم کردووە پرۆژەی زۆر گرنگ بڕێوە دەچن دڵخۆشکارن کارەبای 24 کاتژمێری لە چوارچێ پرۆژەی ڕووناچی
هەست بەوە دەکەم کە زۆرێک لە هاوڕێیانم لە کوردستان بەسنی ئەو پێشکەوتنە دەکەن لە هەولێر دەمێکە کارە 24 کاتژمێرە بێجگە لە ڕێگەوبان پردەکان لە ئاستێکی زۆر بەرز منیش خۆم باش خوێندنەوە دەکەم بۆ پێکهاتی ئەو پرۆژانە لە بەغداش بەمان شێوە خوێندنەوەم هەیە کە بەو شێوەیە نییە کاتە کۆمەڵگا ڕایگشتی پێزانینیان هەیە بۆ ئەو پێشبەچوونی پرۆژە مەزنانە ناچینە وردەکارەکانە گە تەماشای شەقڵاوە میراوە هەریر ئەگەر تەماشا بکەین یاخود ئاماژە بە سۆران بکەین ناوچەی بارزان هەمووی تێبینی دەکەین کە من گەشتان پێدا دەکەم دەبینیم چێژ وەردەگرم لە بینینی ئەو پرۆژانە و شانازی پێوە دەکەم وەکو عێراقیەک بامان شێوەش بۆ کوردستانی عێراق وایە کەواتەگەر پرۆژانە نەبوونایە ئەو دەستکەوتانە نەبوونایە ئەو ملیۆن و 800,000 دەنگە زیاتر کوردی و عەرب و مەسیحیشمان نەدەبینی تەنانەت تورکمان و ئەزیدەکانیش دەنجان بە لیستی پاردیموکراتی کوردستان داوە کە ئەو متمانە مەزنەی پێ هەیە. باشە دکتور غالب گاوا پارتیا دموکراتە کوردستانê li bazinê neynewad bîte hêza yekem ev çi peyameke bûlwan li enêndî yê ku bi berdewamî dijatiya pêşkeftin û avedaniya herêma Kurdistanê dikin bi rêka mûçeye budceye. تەماشا بکەین لەو پەڕی سزانەی کە مرۆڤ ڕوبڕووی بێتەوە سزای بڕینی قوتیەتی یان موچەیەتی ئەو دەستکەوت و داهاتەی لە ڕێگەیەوە دەتوانێت ژانی خۆی درەژە پێ بدات بۆیە چیرۆکی موچە دەبێت دوور بخرێتەوە لە دانوستانەکان لە جیازەکان بخرێتە دەرەوە نابێت لە جوگرافی عێراقداوە دروست بێت ئەگەر کوردستان بێت لە هەولێر بێت یان مووسڵ یان دهۆک یان 3 و 4 تا کۆتایی پێویست ناکات موچە بەو ناکۆچیە سیاسیانە ببەسترێتەوە خەڵکان هاوڵاتیان فەرمانبەران شتێکن و پاو و پێگە و پرسە سیاسەکانیش بۆ کەساتەکان بۆیە کورد لە بەغدا لە هەولێریش دەبێت ڕێکەوتن بکەن نەگۆڕ بێت دەستکاری نەکرێت کە موچەکان مانگانە لە دەستپێکدا یان لە کۆتایی بگەنە دەستی موچەخۆر و خانەنشینەکان بەبێ سازشکردن و دانوستانی سیاسی و یەکلایکردنەوەی حسابە سیاسەکان. هەموو جارێ پارتیا دموکراتە کوردستانê dibêjin bihêzbûna me li Bexdayê bihêzbûna hemû Iraqê netinê Kurdistanê pêşkeftina herêma Kurdistanê nahête meعنaya paşkeftina Iraqê belkû bihêzbûn û pêşkeftina Kurdistanê dihête meعنaya pêşkeftina hemû Iraqê û amadeyne evan pêşkeftin û evan projeyê me li Kurdistanê encam dayî derbasî Iraqê bikەین xarûna verasta Iraqê bikەین lê li Iraqê bi berdewamî dengek heye ku dijî herêma Kurdistanê ye ew tewafuk û tewazun û şereketa ev care partî cexet li ser diket bû bingehê pêkîna navê hikûmetê aya Bexda dê rêkê pê det؟ کۆپیکردنی ئەزمونە سەرکەوتووەکان ئەمە شێوازێکی شارستانیە لە عێراق تەماشا بکە ئەمە کۆمپانیا کۆری و ئەمریکیەکان پەلچێژ دەکەین ئەوروپیەکان دێنین بۆ کارکردن لە عێراق بەو بەڵگەی کە ئەو کۆمپانیانە لیانەوە فێر دەبین ئێستاش چی ڕێگرا بۆ ئەوەی پرۆژێ ڕووناچی بەتابەت بە کارەبا لە بەغدا جێبەجێ بکرێت چی ڕێگرا لەوەی پرۆژەی دابینکردنی ئاو دابین بکرێت وەکو چۆن لە سعودیە هەیە کە ئەوان دیزلە و فڕاتیان نییە کەواتە گواستنەوەی و پرۆژانە زۆر پێویستە من ئەو پێشکەوتنەی کە تێبینیم کردووە لە ژێرخان لە هەرێمی کوردستان پردەکان و ڕێگەوبان لە کارەبا و ئاو دەزانین کە هاوڵاتیان ئازارن دەچەشت لە هاوینان لە هەولێر و لە شوێنەکانی دیکە و پارێزەکانی دیکە ئێستا 24 کاتژمێرە دەمێکە
لە هەولێر چی ڕێگر دەبێت لە بەغداد سوود وەربگیرێت ئێستا بۆ چوونێک هەیە لە بەغداد کە دانوستان بکرێت ناوچەش دیاری کراون بۆ ئەوەی کارەبا بیستار کاتژمێریان بۆ دابین بکرێت بەڵام پێم وایە بەبێ پشتبەستن بە ئەزمموی هەولێر بڕوبڕووی ئاستەنجی مەزن دەبنەوە سەرکەوتوش نابن بەبێ پشتبەستن بە ئەزمموی هەولێر. باشە بڕائیاتە پێکینانە حکوومەتێت دێ ئاسان بیت یان نە یعنی ئەف حکوومەتە داهاتیە عێراقێ بڕائیاتە دێ سنوورێ مەذهب و نەتەوەیان دەرباس کرد یانژی دە هەر چارچوبەیە زۆرینەیە شیعەدا بمینیتن و دیسا خو سەپاندن. ئەمە نابێت محاسەسە هەر بەردام دەبێت دابشکاری دەمێنێتەوە و ئەو دەنگانەشی کە لە ئەنجومەی نوێنەران بەدەست هاتوون وەکو بنچینە تەماشا دەکرێن لەمان کات کێشەگەڵ ڕوودەدەن لەسەر سەرۆکی کۆمار بۆ نمونەوە خواستی حەلبووسی کە پێخۆشە ئەو بێت لە هەمان کێشەش لە کوردستان دەبێت لە نێوان پارتی وێچێتی ئایا سەرۆک کۆمار لە چێ دەبێت ئەمە هەموو جار ڕوو دەدات لە هەرێمی کوردستان ئایا پاڵەوراوی ڕێکەوتن لەسەرکرا و لە نێوان حەزب کوردستانەکان چێ دەبێت یاخۆ سەرۆک وەزیرانی بەغداد چێ دەبێت ئایا چوارچێوەی هاواهەنگی بە ڕێز سوودانی دەبێت یاخود کەسێکی دیکەی نوێ دەبێت بۆیە ئێمە بە دەرفەتێکی درێژی دانوستان و گفتوگۆی ئەستەم ڕەت دەبین تا بگەینە تێپەڕکردنی ئەو بربەستانەی کە ئاماژەم بۆ کرد. باشە گەلێک سپاسیەتت کەم دکتۆر غالب دەعەمی شوربەکەری سیاسی و دەستوری ژێ بەغداد.